ڕاستەکەی وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوو ئەدات بە تایبەتی ئەو ڕێکەوتنامەی کە واژوو کراوە دەرەنجامی کۆمەڵێک پرۆسێسە کە بەڕێوەن لە ئەتوانم بڵێم لە هەشتی دیسەمبەرەوە هەشتی دیسەمبەری ساڵی ڕابردووە هەتاوەکو ئێستا و ئەو پرۆسەسانەی کە باسی ئەەکەن ڕاستە ئێستا گفتوگویەکی زۆر هەیە لەوەی کە ئەمریکا ئەندازیاری ئەو ڕێکەوتنە بووە بەڵام ئەوە زۆر دوورە لە ڕاستیەوە ئەمریکا بەشێکە لە ئەندازیاربوونی ئەو ڕێکەوتنەی کە ڕووی داوە تورکیا ڕاستەوخۆ لە سەرئاسی سەرۆکایەتی بەشێک بووە لەو ڕێکەوتنە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەشێکی ڕاستەوخۆ و زیندوو بووە تەمەنەوەی کە پێتەڵام تحلیل نییە کاک ڕەنژۆک و خۆت باست کرامووی زانیاریە لە 9 ئۆکتۆبرەوە هەرێمی کوردستان ئەکتەرێکی زۆر زیندووە بە ئاساییکردنەوە و نۆرمالیزەکردنەوەی ئەو پەیوەندیانەی کورد و دیمەشقە کە ئێستا وردە ئەگاتە ئەنجام و هەروەها ئەگەر ڕێگەم بدەی فەڕەنسا ڕۆڵێکی زۆر کارا و بەهێزی هەبووە لە گەیشتن بەو ئەنجامە بەبێ ئەوەی کە لە بیرمان بچێت وڵاتانی کەندا و بەگشتی و قەتەر بە تایبەتی ئەویش ڕۆڵێکی یەکجار کارای هەبووە بەڵام ئەگەر ڕێگەم بدەی کاک ڕەنج دوو وشە لەسەر ئەو ڕێکەوتنە بڵێم ئەو ڕێکەوتنە ئایا ڕێکەوتنێکی مێژوویە نەخێر ئایا ڕێکەوتنێکی گرنگە بەڵێ ڕێکەوتنێکی گرنگە چونکە بەڕاستی ئەوەی کە ئەگەر بەراوردی کەی بەڕابردووی کورد لە بیستەکانەوە هەتاوەکو ئەگاتە 2025 ئەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان دانانە بە کورد هەرچەند بەداخەوە وشەی گەلی کورد یاخود وشەی پێکهاتەی کورد بەکار نەهێنراوە ئەوەی کە بەکارهێنراوە المجتمع الکوردی المجتمع الکوردی کۆمەڵێک مانای یعنی هینیە بەس گرنگ نییە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە کورد ڕاستەوخۆ قسەی لەگەڵا ئەکرێ دەستەواژەکان ڕەنگە زۆر گرنگ نەبن هەر بەوەندەی کە دیمەشق لەگەڵ کووردا قسە ئەکا و ناچارە قسەی لەگەڵاکە ئەمە خۆی بە خۆی گرنگە بەڵام لە هەمان کاتە لە بیرمان نەچێت ڕێکەوتنامەیەکی مێژووی نیە بۆ چونکە ئەوە سێ ڕۆژە ڕەنگە خۆتان ئاگاتان لێی بێت لە فەڕەنسا ڕووداوێکی یەکجار گەورە هەیە کە پێ وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری فەڕەنسا دروستی کردو پێ ئەوتێ کۆڕبەندی ساڵانەی وەزارەتی بەرگری پاریس زیاتر لە 80 دەوڵەت هاتوون بۆ ئێرە لەژێر سەرپەرشتی سەرۆک ماکرۆن خۆیەتی و بەشێکی زۆر ئەو دەوڵەتانەی هاتوون من لەم دووسێ ڕۆژە بەردەوام قسەم لەگەڵا کردوون هەموویان کۆدەنگیەک هەیە لەسەر ئەوەی کاک ڕەنجکاک دڵبەخێن کۆدەنگیەک هەیە لەسەر ئەوەی کە بەهێزترین سوپا لە ئێستای سووریایە بریتینە لە سوپاکەی ئەحمەد شەرا بریتە لە سوپاکەی هەسەدە باش نییە بریتە لە سوپاکەی هێزەکانی سووریای دیموکرات بەهێزترین ئابووری کە ئێستا لە تورکایە ئابووری ئەحمەد شەرع نییە بریتە لە ئابووری کورد لە ڕۆژاوای کوردستان بەهێزترین هاوپەیمانی نێودەوڵەتی کە ئێستا لە سووریا هەیە بریتینە لە ئەحمەد شەرع و دەوڵەتەکەی بریتە لە کورد و هێزەکانی سووریای دیموکرات بە تایبەتی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتیە کە ئەمریکا و ئەوروپایە واتە ئەو کارتانەی کە کورد لە دەستیایەتی ئەحمەد شەرع بە هیچ شێوەیەک لە دەستیان نییە بۆیە ئەڵێم ئەو ڕێکەوتنەمەی کە واژوو کراوە مێژوویی نییە ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە ڕابردوو گرنگە